5 ساڵە بێبەش بوونە لە خێر و بێری سنوورەکەیان. دەشڵێت برادۆست خۆشی تیادا نەماوە. خۆشی نەمایە منطقە برا والله لەبەر عسکەری و هێشکە سواری و عسکەریش لەو چیانە نادە حسانە خۆ بستێک هاسی بێ ڕێواس و گەنگ روشتیوەت و ڕێگریەکان و بەردەوامی تەقە و بۆردومانی سەربازانی تورکیا هۆکارن بۆ بێبەشبوونی خەڵکی ناوچەی دەشتەهێر لە کار و پیشەی ڕۆژانەیان. لە تیای زرار و لە خوا کوڕشی و لە شەچێوی و زەلەو جیانە لەو تیانە هەیە ئاسکەری تورکی لەو تیان ڕۆژانە تەقەیکەن و زەدەنج تەقەتێ لەو گوندی ئاکوان دەکەوێتە دامێنی چادێل. ئەمانە بەشێکن لە گوندنشینانی ئاکوان. لە بەرزایەکانی ئەم چیایە 5 ساڵە بنکەی سەربازی تورکیای لێ جێگیر کراوە. ئەم پیاوە باس لە سەربازانی تورکیا دەکات لە نێو خاکی هەرێمی کوردستان. درۆژە سیا ئیجازەی دەتێت گەروە شۆشن لە بۆ ڕێواسە دلڕێدی کەویتە دوو بەتفانگە هەلەکەدی نیتەوە ڕوەیە فشەی بخالچیک تەقەیل و چیا دێلەی تکەتن لە بندێوانشەکە بندێوان هەندا و سیرانە لە بندێوانش تەقەیەک لە گۆڕە سێوێ تەقەیەکە لوبەری ڕووبارە گۆڕە سێ تەنەو ڕۆژانە بڕێک زیاتر تەقەیت کەل بە خەلچیەکە خەڵک چی بۆ ڕێواسە دە تەقەیەکە دانەچی. تورکیا چەند ڕۆژێکە ئامێر و ئۆتۆمبیلی سەربازی و چەکی جۆراوجۆر دەگوازێتەوە کۆتا خاڵی سەربازیان لە سنووری برادۆست. لە ڕۆژانی ڕابردووش 12 هاوڵاتی دەستگیرکردن و ئەشکەنجەی زۆر دران. هاوڵاتیەکی باکووری کوردستانیش لە نزیک گوندی بەرمیزە بە تەقەی سەربازانی تورکیا شەهید کرا. وڵات حەسەن، کورسات نیوز، برادۆست.